گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. سەوزە مەڕۆ سەوزەکە سەوزەکەی ماڵم. شێخ محمودی حەفید داوێتی بە باوکم دەڵێ خۆشەویستەکە بابە لە ئێمە دڵنیابە زۆر ڕاستە لەوێ کراوەچی خۆشەویستەکەم سەدا سوودێکیان ئەسووتێنێ و ئەتبرژێنێ بیری نیشتیمانە ئەوەندە عاشقی کوردستانە بین و نیشتیمانەبی بەڵێ هونەرمەندێکی ئەنتەرناشناڵیە خۆشبەختانە ئەم کتێبم بەرچاوکەوت دوێنێ تا درەنگ چاوەڕێم کردی دەڵێن هونەر ئاوێنەیە بۆ ناسینی کۆمەڵگا وازان دراما هەرمی ڕەمەزان بێت هۆکاری نەبوونی سینەمای مناڵ چیە لە باشوور حکومەتی کوردستان سینگتانکی نییە دەستگای توژینەوەی نییە ئایا سینەمای کوردیمان هەیە یاخود فیلمی کوردیمان هەیە کورد سینەما هەیە و ئەشتوانم ئیسپاتیکە سلەیمانی ئەی دڵاکەی کوردی زین و شێرکۆی مەزن لە جەژنێکدا دەڵێ هەوری لای ئێمە لە هەوری هیچ ئاسمانێکی تر ناچێت کە دائەکات و ئەبارێ لە چوار لاوە ئاوی چاوانی ئەدزرێ خاکی ئێمە لە هیچ خاکێکی تر ناچێ خۆ یەک دڵە و هەموو ڕۆژێ بە چوار خاچدا دائەکوترێ دایکی ئێمە لە هیچ دایکێکی تر ناچێ لە یەک ساتدا سکی ئەو چوار جارە سووتێ یەک کەسمان چوار جار ئەکوژرێ بۆیە ڕۆژێ لە ئاهەنگی ئەم خوێنەدا چوار جەژن ئەکەین بە جەژنێ. ئازیزانم سڵاو، پێم خۆشە میوانەکانم لە بڕگەی یەکەمی بەرنامەکەمە بناسێنم بە بەڕێستان. کاکاروانی جەماڵ تاهێر کە وەک نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە بەریتانیا ئامادەیە بەخێر بن بۆ ئامادەبوونتان. مامۆستا ئاسۆس لەگەڵ کاک حاکم عەزیز. هەڵبەتە ئێمە چیرۆکی زۆرمان پێیە بۆ گێڕانەوە هەم لە جدیات و هەم لە قسەی خۆش و پێکەنینیش. هەر جارە و باس لە چیرۆکەکانمانەکەین لە زاری خاوەنەکان خۆیانەوە. پێم خۆشە سەرەتا لە مامۆستا ئاسۆسەوە دەست پێ بکەین ئەگەر ببەخشن کاکاروان بە بێڕێزی لێمە قبوڵ نەکەن وەک ئینگلیز وتەنیاڵێ لیدیز فێرست لە خانمانەوە دەست پێکەین. با بزانین مامۆستا ئاسۆس کێیە چ کارەیە. دەستان خۆش بوو، زۆر سپاس بەوە میوانداریە. من ئاسۆس عوسمان فەرەج هەڵگری بڕوانامەی بە کالۆرێسم لە فیزیا لە زانکۆی بەغداد و هەروەها دوو هەڵگری دوو دیبلۆمام لە بۆ ماتماتیک و بۆ کۆمپیوتەر و هەروە بۆ ئامادەکردنی ماڵپەڕ. زیاتر لە 7 ساڵ لە کوردستان لە پەیمانگای مامۆستایان و هەروها بۆ لە دواناوەندیەکان وەکو مامۆستا وەکو وانەبێژ کارم کردووە. بۆ هەمان کاریش لێرە بەردەوامم. ئەمە لەگەڵەوەی کە دامەزرێنەر و بەڕێوەبەری دوو خوێندنگەی کوردیم لێرە لە شاری لەندەن کە ژمارەیەکی بەرچاو لە مناڵانی لەندەن سوودمەندن لێی. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. بڵێ سەرەتا زۆر سپاس بۆ کۆکردنەوەمان لێرە بەڕاستی دەست پێشخەریەکی زۆر شتێکی جوانە، کارێکی زۆر جوانە، دەستخۆشتان لێ یەکەم. من ناوم کاروان جەماڵ تاهێر نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانم. لە زۆر سپاسانەکەم لە 2015 ئەو پۆستەم وەرگرتووە لێرە و تا ئێستا بەردەوامە. زۆر سپاسەکەم. کاک حاکم. من ناوم عەزیزە، بە حاکم عەزیز ناسراوم، خەڵکی خانەقینم. لە ساڵی 75ەوە هاتوونەتە سلێمانی لە
ساڵی هەشتا تەخەڕجم کردووە لە قانون تا هەشتا پارێزەر بووم دوای ڕۆیشتنە دەرەوە بووین بە پێشمەرگە. کاک حاکم ئەوەی من ئاگدارم بەڕێستان شادێ بە کەلۆرێستان پێەیە پارێزەرن بەڵام ئەم حاکمە چیە خەڵک بە کەلۆرێسێکە بێ بە حاکم وەڵی تر بە گوێرەی زروفە بعضێ زروف وایە لە شۆڕشە کە بووین بە پێشمەرگە لە شۆڕش وایە ئەوەی ئیتر ئینسان بە گوێرەی مهنەکەی ئەنێ خەڵک مەسەلەن مزەمیدا پێڵێن دکتۆر یا پۆلیس هەر پێڵێن حاکم ئەگە پۆلیسەکە پۆلیسی چاک بێ مۆزەف مفەوەز و شت پێڵێن حاکم ئیتر وا بوو ئێمە ناڵین مزەوەرین بەڵام حاکمی شۆڕشین. ئەی باشە حاکمێکی عادل بووی یاخود حاکمێکی زاڵم بووی وەڵاهی ئیتر خۆی زوڵم و عەدل بە گوێرەی خەڵکەکە خۆی گۆڕێ یعنی کێ شت بە زۆڵ مەزانێ و کێ شت بە عەدل دەزانێ. ئێمە ئەو کاتە دووسێ شتمان لەبەردەما بوو کە لە مەحکەمە بووین لە شۆڕشە قانونی عێراقیمان لەبەردەما بوو لەگەڵ عادات و تەقالیدی کوردەواریە و لەگەڵ زروفی شۆڕشیشە یعنی شۆڕش زروفێکی تایبەتی هەیە یعنی شتێکی ژیانێکی ئەتیادی نییە تۆ ناتوانی ڕەچاوی نەکەی لە دادگایە ئەبێ ئەو شتانە هەموو بپێوی لە کاتی قەراردانە لەسەر هەر قەزەیە هەر کەیسێ ئەبێ سەیری هەموو ئەو شتانە بکەی ئەجا ئەگەیتە قەرار. بەڵام هیچ جارێ بووە بەواستە کەسێکی دەرباس کردبێ ژیان بەبێ واستەکەی خۆشە خۆی گەندەڵی کاتێ ناخۆشە خەڵک بیکە بەڵام کە خۆت بیکەی بۆ لە پێناوی ملەتایکەی خۆت بیکەی گەندەڵی نییە. پێم خۆشەکە پرسیارێک لە کاکاروان کەم بەڕێستان لەم پۆستەی ئێستایان ئایا بە بڕوانامەکەی خۆت گەشتیتەدا ئەم پۆستە یاخود لەبەر کوردواڵێن ئەزام یاخود ناواستە نا یاخود لەبەر شەهید جەمالی باوکی بەڕێستان. بەڵێ وەڵا بە دڵنیاییەوە من حەزەکەم یەک شت بڵێم دیارە منیش وەکو هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان شانازی بە شەهید جەمال تایارەوەکەم چکە شەهید جەمال تایار کە شەهید بووە ئێمەی بەجێ هێشتووە گەورەکەمان کە خوشکێکمە ئەو 11 ساڵ بووە من 9 ساڵ بووم بچووکەکەشمان 3 مانگ بووە بەڵام ئەوەی کە دەورە بینێ ئەوەیە کە تۆ لە چه ژینگەیە کا پەروەردەبی لە ژینگەیەکی سیاسیە پەروەردەبی حتمما ئەو ڕێزکە سیاسی ئەگریتە بەر لە ژینگەیەکی مثلەن بازرگا ئەگەر باوکەکە یان دایکەکە بازرگان و خاوەنکار و ئەوە بێ حتمما کاریگەری ژینگەکە لەسەری هەیە مثلەن زۆر جار بزنسمانێکی گەورە هەیە خاوەنکاریشی گەورە هەیە و بەرهێنەرێک هەیە کوڕەکەی یان کچەکەی بە هەمان شێوە وا دەرەچێت خۆ ئەمە ناڵێن بە واستەی باوکت بووی بە ئەهین ژینگەکە ئەزانم نانە پرسیارەکەی جەنابەت زۆر وەجیها بەڵێ پرسیارەکەی جەنابەت زۆر وەجیها ئەوە زۆر ڕاستە من خۆم دژی ئەوەم هیچ کەسێک کوڕیان کچی شەهید ویان کوڕیان کچی هیچ بەرپرسێکی باڵا لە هەرێمی کوردستانە بە بۆنەی منسوبیەتەوە پۆستەکە وەربگرن ئەگەر خۆی تیا مەوجود نەبێ خۆی هەوڵ نەدا خۆی هەوڵی نەدابێت لە کارەکەیە سەرکەوتوو بێ ویان شارەزایی و توانای هەبێت لەو کارەیە بەنسبەت منیشەوە من بەکالۆرێسم هەیە لە ساڵی 1999 هاتم بۆ بەریتانیا لە شاری مانچستەر زانستی کۆمپیوتەر و ئیدارەم تەواو کردووە 2003 تەخەڕوجم کرد 2004 ساڵێک ئیشم کردووە لە بانق لێرە 2005 گەڕاومەتەوە بۆ هەرێمی کوردستان و هەر بەو نیەتەشەوە هاتبووم کە من خوێندن تەواوکەم بگەڕێمە بۆ کوردستان لەوێ لە حکوومەتی هەرێمی کوردستانە کارم کردووە و تا ئێستا بەردەوامم سەرەتا لە وەزارەتی سەرچاوە سروشتەکان بووم لێ ڕاوێژکار بووم پاشان چوومەتە 3 ساڵ لەوێ بووم و پاشان چوومەتە فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە وەکیل وەزیر بووم جێگری بەرپرسی فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە بووم بۆ ئەو ماوەیە و پاشۆش لێرە ئەم پۆستەمان شاغیر بوو ئەمانویستێکێکی تر دابنین لێرە
من خۆم بەرپرسی هەموو نوێنەرایەتیەکان بووم چکە جێگری بەرپرسی فەرمانگە بووم 14 نوێنەرایەتیمان هەیە بەڵام جەنابی جێگری سەرۆشی حکوومەت و پاشان سەرۆشی حکوومەت تەکلیفیان لێکردم کە بێم ئەم پۆستە وەربگرم و ئێستاوە ماوەی 4 ساڵە لێرەم هیوادارم ئەو ڕەوەندی کوردستانی و خوشکوبرایانی کە لێرە ئەژین ئەوان تەقیمی کارەکانمەکەن لێرە ئایا تا چەند توانی وانە سەرکەوت و بینیانە بەڕێستان بەپی ئەو پۆستەی کە هەست زۆر کەس ڕۆژانە بەرکەوتە لەگەڵ کوردە بەعنی شارەکانی تری بەریتانیا دەکەن هیچ کات بووە بەپی واستە با ئەو پرسیارم لە کاکاکەم بکەم بە واستە کارەکانت بردبێ بەڕێوە هەر وەکو حاکم وتی من ژیان بەپێ واستە نابێ هەر پێشەوەش بەڕاستی پێشەوەی جوابی و پرسیارە بمەوە زۆر خۆشحاڵم کە لەگەڵ کاک حاکم و خوشی عزیزم ئاسۆسخان لێرە لەم بەرنامەی جەنابتە لێرەم کاک حاکم جگەلەوەی حاکم و پێشمەرگە بووە پێشەوەش زیندانی سیاسی بووە لە هەرێمی کوردستان و لەگەڵ باوکمە ئەویش لە هەمان زیندان بوون دوای جەنابی کاک حاکم خۆی هات بۆی باس کردین کە لە زیندانە چۆنیان بردو سەر چۆن شەی جەمال تایاری ناسیوە ئەوش بۆ ئێمە فەخر و شانازیەکە من بەڕاستی هەمیشە کاک حاکم وەکو برایشی گەورە و مامیشی عزیزی خۆم تەماشاکەم پرسیارەکە دوازەم واستە بوو واستە ئەمیش زانی چۆنە نەخێر چونکە ئەرشی ئێمە ئەرشی یەکێک لە ئەرکەکانی ئێمە بۆ کردنەوەی ئۆفی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان پارێزگاری بەرژەوەندی هاوڵاتیانی کوردە کە لە بەریتانیاژین واتە ئەرچی سەرشانمانە هەرچ کاریشیان هەیە لێرە ئێمە بۆیان جێبەجێ بکەین بەبێ لایەندارێتی و بەبێ واستە بەڵام مەسلەی واستە چییە بۆ وای لێ هاتووە یعنی ئێمە بە تەبیعەت کەلتورێک فێر بووین یعنی ئەویش بە تەسەوری من هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ حکومە داپلۆسێنەرەکانی پێشووی عراقوانە کە لە سەرمان هەبووە هەمیشە کە ویستومانە بچین کارێک بکەین لەبەرەوەی کارەکانمان بۆ نەکراوە بە ترس و لەرزەوە چوینەتە دائیرەکان هەوڵمان ناوە یەکێک پیا بکەین بۆ ئەوەی عرقلەمان بۆ هین نەخرێتە بەردەم هەیە مەسەلەن باوکو و کەس و کاری پێشمەرگە بوو نیانوێراوە بچن بۆ دایرە هەمیشە هەوڵیان ناو ئەوە بووە بە کەلتور هەتا ئێستا ماوە ژنا یەکێک گێت ئیشەکانیان لای ئێمە چییە مەسەلەن وەکالاتەکەنەوە تەزدیقی ئەوراقەکانیانەکەن ئەمە پێویستی بەوەستە نیە ئەبێ بێنە لای ئێمە ئەرکمانە ئێمە لەوێ دانیشتوین مۆزەفمان هەیە خۆم لەوێ دانیشتین بۆەوەی ئەمە جێبەجێ بکەین هیچ پێویست ناکە ئەژنا فعلەن خەڵک دێ بۆ وەکالەتێک دێ من 6 تەلەفۆنم بۆ دێ ئەوە وەکالەت بۆ فڵان کەس تخوا زوو ئیشەکەی بۆ جێبەجێ بکەن و هێنا بەس دەستمان سووکە لە دایرە هەرچەیەک یەت زوو ئیشەکەی بۆ جێبەجێ کرێ و کار ئاسانی زۆرمان کردو ئاسۆس خانگیان هەنێکمان با ناڵێن هەموو کەسێک زۆرێکمان با بڵێن هەندێک کەس زۆربەی کات ئیرەی بە کەسێکی بەرامبەرمان نەخوازین لە بری ئەوەی بڵێن دەستی خۆش بێ و کارێ کردووەڵێ ئەم شتە بۆ کرد با منیش پرسیارەکە بە ناوعێکی تر لێت کەم ئاسۆسخان کە کولی علوم فیزیات هەیە چی دابوو بەسەر مامۆستای کوردیەوە لە بەریتانیا دەست خۆش ئەمەلخان تاوان بەلای منەوە مامۆستا هەر مامۆستایە مامۆستای فیزیا بێ یا مامۆستای کوردی بێ کە تۆ مامۆستا بووی یعنی ئەتوانی واتاتوانیت هەموو وانەیەک بڵیتەوە ئەمە لەلایەک لەلایەکی تریشەوە من ئەگەر لە کوردستان بوومە بڕوا ناکەم ببوومە بە مامۆستای کوردی هەر ئامادەیەکان و فیزیام ئەوتەوە بەڵام ئێستا بەڕێوبەری دوو بەڵێ بەڵام هاتنم بۆ ئێرە سەرەتا کە سەیرم کرد ئەوە با بڵێن پیشەیەکە یا بۆ شاییە کە ئەبێ پڕکرێتەوە و هەستی نەتەوایەتی خۆشم وای لێکردم کە ئەبێ ئەو بۆ شایەکی کیوکو من پڕیکاتەوە یا هەر کەسێکە هەڵە سێبەوە ئیتر وردە وردە ڕۆشتم بۆی وای لە هات ئێستا بۆەوە پیشە ئیتر ناتوانم لێ بمەوە و زۆریش قوڵم کردەوە هەتا گەیانمە ئەوەی کەوا پەرتووکی بۆ دروستکەم بۆ ئامادەکەم نەک بۆ خوێندنگەکی خۆم بۆ ئەو خوێندنگانی تریش کە پێویستیان پێێتی یا کە ئەیانەوێت بەکاری بێنن و هەروە خواستیشی لەسرە کوردەکانی بەریتانیا بەڕاستی خۆشبەختانە هەمویان حەز بەوە ئەکەن مناڵەکانیان فێری کوردی بێ حەز ناکەن داوە بڕێن لە کللتور و زمانی خۆمان ئەوەش هەندێکی زۆر باشە بۆ من پێشتر هەموو لە کوردەکان هەمومان لە کوردستانە بە کتێبی ئەلفوبەی مامۆستا برایم ئەمین باڵدار بڵێن پەروەردەبووین بە ئەلفوبەی ئەوە
باشە ئەمەی کە جەنابتان هاتون ئەم کتێبانەتان چەند زنجیرێکتان دروست کردووە دەلالت لەواکە کە چۆنەڵی ئیمانتان بەو کتێبە نەماوە خۆتان داتان هێناوە یاخود ئەوەمان دەستگیر نابێ هاتوین هیتر دروستکەینەوە لێرە و پرنت کرێبێن بە ماڵە کوردەکان دەستگیر نابێ ئەتوانین لەسەری دروستکەینەوە ئەتوانین هەمان شێوە دروستیکەینەوە بەڵام دنیای گۆڕانکاریە ئەبێ هەموو شتێ بگۆڕێ ئەو کتێبە زۆر باش بوو بۆ 35 جیل 35 جیلی زۆر بە جوانی فێری خوێندنەوە و نووسین کرد بەڵام ئەبێ بگۆڕێ ئەبێ لە نووسینەوە لە نووسینەوەەوە ببێ بە نووسین ئەمەیە گۆڕانکاریەکە لەو لە جیاوازێکە لە بینی ئەم پەرتوکەی من لەگەڵ ئەو پەرتوکانەی تر کە پێشتر بەکارهێنراوە نەکەرەوەی کە مامۆستا ئەمین باڵدار ئامادەی کرد دوای ئەوەش چەندین کتێبی تر ئامادە کراوە هەمووی بەس نووسینەوەیە مناڵەکە بەس ئەنووسێتەوە فێری نووسین نابێ بەڵام ئەمڕۆ ڕۆژیەوەی کە فێریکەی بنووسێت نەک بنووسێتەوە ئەوە جیاوازێکی زۆر گەورەی لە نێوان پەرتوکەکەی من و پەرتوکەکانی پێشوان سپاس بۆ ڕوونکردنەوەکەوت برێکێکەکەین و ئەگەڕێنەوە لاتان گشتە و مرواريانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا خۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو الشيخ محمودی حەفید داوێتی بە باوکم تەمەنەڵی خۆشەویستەکە بابە لە ئێمە دڵنیابە زۆر ڕاستە لەوێ کراوەچی خۆشەویستەکە سەدا سوودێکیان ئەسووتێنێ و ئەتبرژێنێ بیری نیشتیمانە ئەوەندە عاشقی کوردستانە بین و نیشتیمانەبی بەڵێ هونەرمەندێکی ئەنتەرناشناڵیە خۆشبەختانە ئەم کتێبم بەرچاوکەوت دوێنێ تا درەنگ چاوەڕێم پێدی دەڵێن هونەر ئاوێنەیە بۆ ناسینی کۆمەڵگە وازان دراما هەرێمی ڕەمەزان بێت هۆکاری نەبوونی سینەمای مناڵ چیە لە باشوور حکومەتی کوردستان سینگتانکی نییە دەستگای توژینەوەی نییە ئایا سینەمای کوردیمان هەیە یاخود فیلمی کوردیمان هەیە کورد سینەما هەیە و ئەشتوانم ئیسپاتی کەم سلەیمانی ئەی دڵاکەی کوردی زین و بەزم و ڕەزمی سەرچنە چی لە مەیکەم چی لە نەیکەم یا لە نەغمەی عودوتا من لە شاگردانی عەشقم من لە شاگردانی عەشقم بێنەوە و شەرتە تا ڕۆژی حەشر خولیای من بێت چاویان وێڵی سەحرا بێم هەمیشە تەر بکەم خۆی شودیا
جشون نقريم نالينا بالبيسكو خينا بارينا جشون نقريم نالينا بالبيسكو خينا بارينا داروي بدي يجتم دزانم حاتما نامينا نواروي بدي يجتم دزانم حاتما نامينا لبرقر يا وشيل وزاري قلق الطير لا تخاوي لبرقر يا وشيل وزاري قلق الطير لا تخاوي لداقي كوش يوم يارا بريشان وداوم سوداوي لداقي كوش يوم يارا بريشان وداوم سوداوي لجون نقريب نالي بالبيسكو خينا بارين لجون نقريب نالي بالبيسكو خينا بارين دواروي بدي يجتم لزالم حاتما نامينا دواروي بدي يجتم لزالم زۆر سپاس دەستیێوەش خۆش بێ زۆر سپاس کاک حاکم گیان زۆر سپاس ئێوەش بەخێر بێن دووبارە سێوارە ئەڵێن کاک حاکم وەکو خۆشت فەرموود خانەقینیت کە هاتیتە شاری سلێمانیەوە بۆ گەڕەکی کانێسکان یاخود ئیسکان گەڕای پێم خۆشە چیرۆکی ئەومان بۆ باسکەی وا بزانم زۆر چەشتوتە بەدە سلێمانەکانەوە باسی معانات بکەم جۆمالێتە خۆی ئەم شاریش وەکو مرۆڤ لە دایکە بێ و گەورە ئەبێ و دوایی هەنێ شار ئەمرن سە لە بێژووە زۆر شاری گەورە هەیە مردوون نەماون سلێمانی خۆی شارێکی تازەیە 250 ساڵە 300 ساڵ تەمەن ئەمە زۆر کەمە بۆ شار بەڵام لەبەر ئەوەی بووە بە مەرکەزی ڕۆشنبیری و نوخبەی هەڵبژاردەی کۆمەلگای کوردی دایم خەڵکی سلێمانی فەخرەکەن شانازیەکەن بە شارەکەیانەوە بە لەهجەکەیانەوە یعنی ئەوەی لەهجەی ئەوان قسەنەکە کوردێکی پەتیغ نییە ینی کوردەکەی کوردەکەی هەموو سلێمانین خۆ لە بەعزێ شتا حەقیانە ئیتر جارجار ئێمە ئەبین بەزەحی باشە چیرۆکەکە چۆن بوو؟ لە 75 من لە شۆرشی پێشوو کە هاتینەوە گەنج بووین 18 ساڵوانە بووین هاتینەوە من کە هاتمەوە بۆ خانەقین وتیان ماڵی ئێوە لێرە نەماوە تەبعید کراون بۆ سلێمانی باشە لە کوێن هیچیان نازانین بە سووتیان لە گەڕێکی ناوی ئیسکانە باشە من هاتم سواری تەکسی وەرە بۆ سلێمانی کە هاتم بۆ سلێمانی لە دوای زانیم لە ئەسحابە سفی دابەزی بووین دابەزیم لەوێ
من وە مەزانی خۆم سۆرانەکەم زۆر باشە چونکە ساڵی پێشمەرگە بووم هەرچەند لە منتقی خانەقین پێشمەرگە بووین بەڵام جارێ پاک نەبوو بۆ ئەیوازانی ئەسحا بە سپی ئیسکانە نا هەر لەوێ سیارەکە دابەسی گەڕان بۆ ئیسکان بڵێ نەمەزانی کە پرسیار مەکرد سەیرەکەم خەڵکەکە هەموو پێ ئەکەن و بێ ئەوە هیچ بەس پرسیار بکرد بە خانەقینی ئەمە ئەو گەڕەکە لەکوێ ئادی بە خانەقینی بیڵە بێ بەخە ناوێرم بەر لە ئیستەشە ترسم لێتان تکایە ئەبێ لە بەروی مادام چیرۆکەکە واقعیە ڕوویاوە ئەبێ لە زاری جەنابتانەوە مێژگوێمان لەبێ ئەڵێن لە کورس ینی لەکوێ ئەی بە ئیسکان ئەڵێن چی بە خانەقینی بەسکان ئەڵێن عقاری ئەوتم نەکا ئەوەش بگۆڕن بەڵێ بنیشانی دانش علا کولێن تا گەیشت بە ئەسکان ئەم خەڵکە ئیتر هەوە مابوو دەوڵ و زۆرنال لێن ئیتر ئەم کەوتبوون والحاصل کە گەیشتمە ئەوە بە سەلامەتی ڕۆژی دوایی چوم هینێک لەسەر کۆڵانەکەمان بوو دوکانێکی بچکۆلە برا بچکۆلەکەم برد بچم لەوێ وتم چوومە بەر ئینەسێرەکەم دوو کوڕی گەنج دانیشتون وتم کاکە جاجک هەست جاجی گوا بزانم بنێشتە کەرکووکی وای پێڵێ تەواوە بەڵێ وتی بەڵێ وتم جاجک هەست وتی چی وتم جاجک جاجک ئەوەی تەنشتی بوو وتی قابێ لە بلەبیشی بۆ بێنە کە بوو بە هەراوان وتم کاکە چی بووانە وتی کاکە لێت تێک چووە ئەمە نادی نییە وا بەوە بڕۆ لە جێگەی کە جاجی کە دەرێدە کاکە وام لێ هادی تر بە عەرەبی قسەمەک ئەخر پێم وا بێ عەرەبیەکەش زۆر کەس نییە زانی ئەو کاتە شەر وا بووە ئەی چارمان چی بوو ئەی چۆن لە یەک تێگەشتن بۆ حسابە بێت چۆن کۆنێکتانە کرد ئەیتر متەرجمێر هەبوو دەی هەروەژی دەستە خۆش بێ خانەقینی فەقیر نییە خانەقینی زوڵمی لێ نەکراوە بزانم تۆ چیرۆکی چیت لایەوە بێ زەحمەت بۆمان هینە خانەقینی قەدری لێ نەکراوە آخر من لایەکشم خانەقینیە دایکم خانەقینیە من بخۆم بەڵام قەدرتان لێ نەکراوە ماشەڵڵا لە شۆڕشە زۆربەی زۆر شوێنە حساسەکان بەدەست کەسانی شۆڕژگێڕی خانەقینیەوە بوو جا خانەقین هینی نییە حەدی وەسەتی نییە یا زۆر زۆر باشە یا ئەوی ترە بەڵام لەخوا بە زیاوێ زۆر باشەکەیان زۆرە بۆیە لە زۆربەی دام و دەستگا و مؤسساتەکانی ئەو کاتە هی شۆڕش و ئەوەش خانەقینی زۆری تیا بوو هەزار ڕەحمت لە گۆڕی زۆر جار مام جەلالەیی خانەقینی خواردەمان خانەقینی شەزانی دەستان خۆش بێ ئەی پێم وا بێت پێم وا بێ کە چی بۆ داواکاری ژن حەزەکەم ئەو چیرۆکەمان بۆ بگەڕیتەوە وتیان چوە بۆ زۆر کەسی داوا کردووە یعنی نەک بۆ خۆت بڵێن چووی بۆ هاوڕێ بۆ کەسوکار داوای ژنت کردو لە مەجلیسەکەیە بوو بۆ کاری خێر بەڵێ خۆزگەتوانی ناونەڵەی باشتر ئەوجا ناوێرە مە تۆ دوژی دژمنایەتی مەکەی ئەوە چوین بۆ داواکردنی خانمێک بۆ برادەرەکە تۆ تا تووشمان نەکەی وازم لێ نایە بەر حاڵتو من تۆ جێنە ناساغ بووم بەڵام زستان بوو پاڵتۆیەکی درێژم لەبەر کردبوو دانیشتبووم لای ئەو برادەرەوەی ئەو برادری باوکی کچەکە هەر برادەرمە دانیشتبووین من بەرامبەری دانیشتم و دووسێ برادری کەس دانیشتون ئەوانی شاتبوون گوایە من مەوزوع بکەمەوە مەوزوعەکەمەوە مەوزوع داوای کچەکەم بۆ ژوورەکە گەرم بوو منیش تۆزێ زستانە بۆ ئاگام لە خۆم نەمایتر کە چاوم کردەوە بیرم کەوتەوە هاتوون بە داوای کەس وتم ئەرێ کاکە ئێمە هاتووین بۆ قەزەیەکەوەوانە و بەشک بۆ ئەو گوڵەی لە باخەکەتانە پێشکەشمان وتی کاکە هەموو شت تەواو بۆ وتی فاتحەش خوێنراوتەوە حەزەکەی تۆ هەر بخەوەرەوە تو مەزماوەیەکی زۆرە خەوتوم ئیتر
وەڵا ئەگەر تۆ زۆر بخیانێ بەخوا خەوێکی پێویست نایڵم زوو خەبەرچەکەمەوە کاک حاکمگیان مامۆستا ئاسۆزگیان ئەگەر زەحمەت نەبێ بتوانی کتێبەکان ئامادەکەی پێمان نیشان بێ بزانین ئەو کتێبانەی کە جیاوازی چییە لەگەڵ کتێبە کۆنەکانە دەست خۆشکارەوە هەڵی تەکنیکی دەنگمان هەیە بۆ مایکەکە گوازەگوازەکەین سەرەتا ئەم پەرتوکانە ئەم پەرتوکە لە لای زۆربەی خەڵک ئاشکرایە چونکە چەند جارێنی شانە ما و زیاتر لە 500 مناڵ لێی سوودمەند بووە و ئەخوێنرێ لە خوێندنگەکانە ئەمەش ناوەیەکی بێگومان ئەمە هەمووی لەسەر ئەرکی خۆمە تەنانەت چاپەکەش یا لەسەر ئەرکی خۆمە مەجبورم کە پاریان لێوەرگرم بە لەو بڕایان مەبلەغێکی زۆر کەم قازانج بکە کە خۆشببختانە وەجبەی یەکەمی ئەم پەرتوکانە کە بڕێ قازانجی کرد ئیشەڵاو کووردە لە خوا لە خێری دەرنەکە خێرە منێک سوودی لێوەرگرت نردمانەوە بۆ کوردستان ئەمە پەرتوکی یەکەم بوو پەرتوکەکانی تریش ئەمەی ئێستا کە کاری لەسەرەکەم ئەم یەکانە با بڵێن تەواو بووە لەژێر چاپایە بۆ هیوایی لە مانگینەوە ئیتر مناڵان سوودمەند بن لێ ئەمیش وشەکان لەم پەرتوکەیە و چەند پەڕەیەکی لێرایە کە هەمووی کاری ڕەناوڕەنەوە هەمووی لەسەر سیستمی خوێندنی وڵاتی وەکو بەریتانیا وڵاتەکانی تر پەرتوکەکانیان چۆن دیزاین کراوە منیش بۆ شێوەی دیزاینم کردەوە وەڵاهی ئەگەر پێ بڵام ئەمە ئیجازەم بۆ وەرنەگرتەوە بەڵام ئیجازە بەڵام من ئیجازەی وەکو با بڵێن ڕئی ئەو خەڵکانەم وەرگرتووە یا پیشانی ئەو خەڵکانەمەوە کە زۆر لە خۆم شارەزاترن ئەوانە سەیران کردوتەوە بۆم پیان باش بووە لەلایەک لە لایەکی تریشەوە خۆم ئەم نەبووم بە خوێنەری کتێبەکە ئیتر وا بزانم نایڵم هەڵی تیا بمێنێ اینجا جارجارش ئەم کتێبانە ینی زۆری لێ پرند ناکەم با بڵێن هەر سەدانی لێ پرنتەکەم لەبەروی ئەگەر هەڵی کتیا و جارێکتر دووبارە نەبێتەوە پێم وابێ هەموو پەرتوکەکانی کوردستانیش هەروە هاتوون هەموو کارتی هەڵی تیا بۆ دوای وردەورە چاکراوە یەکجار بەس نەبوو بۆی بەس پێم وایە دواچاپ کەمترین هەڵی تیاابێ بەڕێستان پێشتر مامۆستای یەک خوێندنگا بڵێن یەک خوێندنگاتان دامەزران بەڵێ ئێستا ماشەڵا بوو بە دوو خوێندنگا بەڵێ ئایا لە ئایندەیە بیرە لەوە نەکردوەوە خوێندنگەکان زیاتر کرد وڵی لەبەر ئەوەی کە خوێندنگەیەکە کەمەوە ئەمنە بڵێن لە کۆڕە تۆڕە کۆمەڵاتیەکان بێیان لە ناسیاوان بێ داوام لێ ئەەکەن یان لە شوێنە جیاجیەکان بێ چونکە شاری لەندەن زۆ گەورەشە ناتوانن بگەنە ئەو خوێندنگەی کە من دەرسی تیاڵەمەوە هەموو کاتێ داواکاری زۆر لەسرە ئەجا هەنێ ناوچەژک و خۆتانەزانن کورتی زیاتر لێ ئەوە ناچار تەکا کە خوێندنگە بەری بۆ ئەو شوێنانش ئیتر من ئیش بۆ ئەوە ئەەکەم هیوادارم لە ساڵی ئەندیا بتوانم دوو خوێندنگەی تر بکەمەوە وەکو بەریتانیا من خۆم با بڵێن پەیوەندیەکەم بۆ شوێنانی و کە توانای ئەویان هەیە هاوکاری ئەو میلەتانی وەکو ئێمە بکەن ناک لە کوردستان بەلای منەوە ئەگەر هەر کەسێک داوا لە داوای پارە لە کوردستان کا بڕواناکەم بەڕێی من سەرکەوتو نابێت لە داهاتوە هیچ کاتێ داوام لە کوردستان نەکردو بە پێچوانەوە لە کوردستانەوە دەست یارمەتیان بۆ درێژ کردم وەرم نەگرتووە بە هیچ شێوەیە پەری ناگرم بەردەوام بیت لە کارەکانت زۆر سپاس خوێندنگای زیاتر بکرێتەوە ئینشاڵڵا و ئەو کتێبانەشمان گەرەکە بەجددی پێویستمان وایە چەند جار من کچەکانی خۆم بۆ خوێندنگاکان ڕۆشتون لە کوردستانەوە کتێبمان وەردەر کردو بڵێن خەڵک بۆی هێناین زەحمەتیان کێشاوە بەڵام ئێستا پێم وایە ببوونیم کتێبانە هیچ کەسە پێویستی بە کوردستان نیە تەنانەت ئەگەر پارەشی پێنیانەشی کرد ئەتوانێت لە ماڵپەڕەکەەوە سەیری کات چونکە ماڵپەڕێکیشم کردەوە بۆ ئەم کتێبانە و هەروەها بۆ چەند چالاکیەکیش کە مناڵ لێەوەی فێرە بێ زۆر کەسیش لە نەک لە بەریتانەوە لە هەموو ئەوروپاوە تەلەفۆنم بۆکەن یا ئیمێڵم بۆکەن کە ئیسوودیان لێوەرگتووە لە چالاکیەکان زۆر بە خێرایی مناڵە چێتە ناو چالاکیەکانەوە لە ماوەکی زۆر کورت تاتوانێت هەموو پیتەکان بناسێتەوە هەموو شەکان بتوانێت بخێنێتەوە وە پێم وایە کتێبەکانم تەواو نەکردبوو حەزەکەم تەواویکەم ئەم کتێبەشیان پێی بۆ پیتە ئەمە لەسەر زمانی باتینی ئەمە لەسەر داوای خوێندنگەیەک دروستم کرد بۆم خستنە ناو ماڵپەڕەکە ئەوان پێم وایە سوودیان لێوەرگرتووە ئەمەش دوا کتێبە کە ئێستا ئیشی لەسەرەکەم ئەمەیان زۆر حەزەکەم بە جوانی پیشانی خەڵکی چونکە ئەمە زۆر شانازی پێوەکەم ئەمە ئیشی دەستی مناڵێکە
کە لە پۆلەکەی خۆمە دایانەنێم کە ڕسمەکەن ئەم ڕسمەی کردووە منیش زۆر پێم جوان بوو ئەیکەم بەبرگی پەرتووکی داهاتوو پەرتووکی داهاتوش هەمووی کارەبێ بۆ ئەو پیتانە پێویستە مناڵ چۆن ڕاهێنان بکا بۆ ئەو پیتانە ئەمە ئەبێ بە پەرتووکی شەڵ ئەمەش بۆ سەپتەمبر تەواوی بۆ مانگینەوە مەگەر کاکاران بۆ ببژێریە هەمووی چوارە هەمووی چوارەوەیان دووبارەیە بەڵێ چوار کتێبە ئیشەڵا زیاتریش بەردەوام بگەین زۆر سپاس بۆ ئێوە بە حکمی لەم پۆستت بەڕێستان کە زۆر سەرقاڵن بەڵام ماشەڵا لە زۆر شوێنی شافریاکەی چی بۆ ئەم ماڵ بۆ ئەو داوت بۆ ئەو حەفلە بۆ ئاهنگ تەنانەت ئێستا لە لای نەخۆشەکەاتی بۆ لای منەچەنە تۆزە درەنگکەوتی باش کات بکەین بە خەڵک بزانێ بۆ درەنگکەوتین ئێستش بەخێر بی لە بەرنامەیە ئەمە چۆن ئەتوانی یعنی ڕێک خەیتەوە فریای ئەم هەموو بکەویت طبیعەتی ئیشەکە وایە بەڕاستی ئەرک و بەرپرسیارەتەکە ئەوەیە ئەگەر بمانەوێ حەقی تەواوەتی بین بە ئەو ئیشەی کە ئەمانەوە بیکەین ئەبێ کات بۆ هەموو ئیشەکان دروست بکەین لە بواری ئیشکردنەکە لەگەڵ حکوومەت و دام و دەستگاکانی بەریتانیا لێرە ئەو کاتی خۆی ئەبات بە هەمان شێوە پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئەبێ بەردەوامی لەگەڵ پەیوەندی کۆمەڵایەتەکان بهێڵینەوە ڕەوەندی کوردی لە بەریتانیا ڕەوەندێکی گەورەیە و بە تایبەتی لە شاری مانچستەر ئەوانش چالاکی ڕۆژانە چالاکییان هەیە چالاکی ڕەوەندی کوردی بەسەر لەندەنەوەنی نەخێر زۆر جار سەفرم کردو بۆ شارەکانی تر بەڵام بەڕاستیەکەی نەمتوانیەوە حەقی تەواوەتیم بم بەوەی کە زیاتر سەردانی شارەکانی تر بکەم بەڵام بەپێی توانای خۆم بەپێی کاتەکە ئەگەر لە ڕۆژانی شەمە و یەکشەمەشا بوو بێ کۆتایی هەفتە بوو بێ چون سەردانی ئەو شارانم کردووە کە چالاکییان هەبوو بەشداری چالەشیکانیانم لەگەڵا کردووە ئەمە ئێمە بە ئەرچێکی سەرشانی خۆمانی ێزانی و بەرپرسیارەتێکی ێزانین کە ئەو بۆشایی کە لە بینی ڕەوەندی کوردستانی و لە بینی حکوومەتە ئەگەر هەبوو بێ یان ئەگەر هەبێ ئەو بۆشایە نەهێڵینەوە وا بکەین کە نوێنەرایەتی هەموو ڕەوەندی کوردستانی بە ماڵی خۆی بزانێ بە بێ جیاوازی بەبێ پەیوەندی دارێتی بۆیە کاتەکانمان داوەش کردووە و ئەمانەوێ بە فریای هەمووی بکەوی دەستەکانە خۆش بێ بەڕاستی بەتوانایی کاکاروان وەکو کاکاروانی جەماڵ تاهیر وەکو نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە بەریتانیا تا چەند خزمەتت گەیاندووە بە ڕەوەندی کوردی بەڵێ ئێمە یەکێک لە ئەرکەکانمان هەروەکو باسم کرد پێشتر پارێزگاریکردنە لە بەرژەوەندی ڕەوەندی کوردستانی و جێبەجێکردنی ئیشکارەکانیانە کە لێرە هەیەە و پەیوەندیدارە بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئێمە ئەوانەمان جێبەجێ کردووە هەوڵمان داوە لەگەڵ گروپ و ڕێکخرا و کۆمەڵە جیاجیەکانە لە بەریتانیا و لە لەندەنە هەمانگ و هاوکار بین لەگەڵیانە بۆ زیاتر ناساندنی کوردستان بۆ زیاتر ناساندنی پرسی کورد و بەشدار بووین لە چالاشیەکانیان و هەمانجیمان کردووە لە ئەنجامدانی چەندین چالاشی ئێمە تا ئێستا بەم شێوەیە لەگەڵ ڕەوەندی کوردستانیا کارمان کردووە و هەوڵەدەین لەسەر مەسلەی لۆبیکردن لە بەریتانیا بۆ مەسلەی پرسی کورد لەو بوارەشە بەڕاستی کەم تەرخەمین هەمومان چێ ڕەوەندی کوردستانی چێ لەوانەیە وەکو حکوومەتیش تا ڕادەیەک چونکە مەسلەی لۆبیکردنمان ئێمە تا ئێستا یەکمان نەخستوە چۆن لۆبی بکەین لە وڵاتی بەریتانیا بۆیە ئەمەش پرس و بابەتێکە بەدڵنیایی هەرچەندە جەنابە باسێەوە کردوتە با باسی سیاست نەکرێ بەڵام ململانەی سیاسی کوردستان لە 100% ڕنگدانەوەی نەگەتیڤ یان نەرێنی هەیە لەسەر کۆمەلگای کوردیا لێرە بە هەمان شێوە و بگرە هەندێک جاریش خراپترە زۆر بەداخەوە چونکە بەڕاستی ئێمە لە بەریتانیا پێویستمان بەوەیە کوردیەک دەنگ بێ پێویست بەوە ناکە ئێمە کێشەکانی وڵات تەزدیرکەین بۆ دەرەوە ئێمە لێرە پێویستمان بەوە هەیە هەمومان کۆمنیتی کورد
کورد بناسیێنین بە دنیای دەرەوە شتە باشەکانمان بناسیێنین لێرە من هەردوێنێ کۆبنەوەیەکمان کرد بۆ ژمارەیەک ئەو کوردانەی کە لە بوارێ لە بوارەکانە پێشکەوتون بەڕاستی من ئەتوانمەوە بڵێم لە ڕووی بایۆلۆجیەوە نەتەوەی کورد هیچ جیاوازیشی نییە لەگەڵ نەتەوەکانی ترا ئەتوانین دەستکەوتی گەورە بەدەستبێنین ئەتوانین لە هەموو بوارەکانە پێشکەوتوو بووین و نمونەی جوانیشمان هەیە لێرە پێشکەوتوو بوون دوێنێ خاتوفانیا هەیە کە یەکێکە لە ئەو کوردانەی کە لە دەرەنجامی توێژینەوەکانی بەردەوامبوون لە توێژینەوەکانی هاوکێشەیەک و مادەیەکی کیمیایی دروست کردووە کە ئێستا بەریتانیا ڕزگارەکە لە مەسەلەی ڕسایکلین بەڵێ کووردە خەڵکی هەولێرە خەڵکی باشوورە و جائیزەی ساڵی 2019 داهێنەری وەرگرتووە ئەمە بۆ ئێمە هەم ژنە هەم کووردە هەم مروارەیەکی جوانە دوێنێ بانگێشمان کردو بە خوشحاڵیەوە هات ژمارێکی زۆر گەنجەکانی ئێرەمان کۆ کردوانێ بۆ ئەوەی کە ئەو چەند نمونەیەکی تر قسەیان بۆ بکەن و تەجربەی خۆیان ئاڵوگۆڕ بکەن لەگەڵیانە بۆ ئەوەی ئەو ڤیژنە ئەو ئایدایە ئەوەی کە لە مێشکایەتی چۆن بیخاتە بواری جێبەجێکردنەوە ئەمە زۆر کوردمان هەیە فکری زۆر باشی هەیە ئەوێ شتە بکە بەڵام نازانێت چۆن دەست پێ بکە نازانێت چۆن بڕە ئەو نمونانی کە دوێنێ هێنابوومان هەمووی نمونەی جوان بوون و دوایەوە فیدباکمان بۆ هات لەلایەن ئەوانی کە بەشدار بوون کە زۆر ئیسفادەیان کردووە بەڕاستی لەوەی کە چۆن دەست پێ بکەن بۆ جێبەجێکردنی ئەو فکرەیە ئەو تێڕوانینەی کە هەیەی بۆ بابەتێک بۆ ئەوەی سەرکەوتن بەدەستبێنی ئەم ساڵ خۆشبەختانە دوو کوردی جائزەی گەورەیان بەدەستهێناوە یەکێک لەوانە جائزەی ئەویشەر پرۆفیسۆر بیرکار بوو کە ئەویش بە هەمان شێوە جائزەی گەورەی بەدەستهێناوە لە ماتماتیکایەکێک لە خەڵاتە جیهانیەکان فانیە بە هەمان شێوەهی بەریتانیا وەرگرتووە کەواتە DNA ئێمەش فەرقی نییە لەگەڵی دنیا بەڵام پێویستمان بە دەرفەتە پێویستمان بە زەمینە سازیە بۆ ئەوەی کە هەموو شتێکیش هەر مادە نییە مثلەن بە مادە و بە هاوکاری مادی تۆ بتوانی شتێ بکەیت ئێمە و نمونانەی دوێنێ هاتن کە باسییانە کرد ئەم فانیخانە 100 پاوەنی پێ نەبووە ئێستا داهێنانیشی هەیە کە وڵاتان سەریان گرتووە لی بکردنەوە ئەم داهێنانی بریتانیا ڕزگارەکە هەموو ئەوروپا ڕزگارەکە لە مەسلەی پلاستیک و ریسایکلین و ئەوانە سەریان گرتووە وڵاتەکان بۆ ئەوەی کەهینی لەگەڵا بکەن مامۆستا ئاسۆزیان پێم وابێ جەنابتان دەستی شعر خوێندن شعر نووسینیشتان هەیە ئەگەر شعرێکت ئامادە بێ بۆ مام خوێنیتەوە دەستە خۆش بێ من شعرم ئامادە نییە لە ڕاستیا بەس پارچێک نووسینە پێم خۆشە بێ خوێنمەوە هەرچەنە تەنها نووسمم بەخۆم ناڵم شاعیر نامۆم بە تۆ سێبەری ژینم خزاندە کوچە کۆڵانەکانی دڵتەوە دەستبەرداری یەک بەیەکی ساتەکانی ئاوابوونی خۆر بووم هەڵهاتنی پرشنگی هەتاوم هێنایە ئاسمانی تەماویت نوچەی خەونەکانم بە پەلکە زێڕینی بەهارتەوە بەستەوە هەرچەندە دڵت بەرد و هەستت نامۆیە بەڵام هێشتا بم بە تنۆکە ئاو بۆ سەوزبوونی بەرپێکاند و هەناسەمە بەخشم بۆ گەشتبوونەوەی گوڵی سەرەوەی لقەکانت دڕکی گوڵەکانت ئەچەقێنیت بە پشتی سرمدا و دامە بڕێنی لەو نێرگزەی بۆنەکەی بەرامەی هەناسەی خونچە دابڕاوەکانێتی و لاسکەکەشی بەهاری سەحرایەک خونچەی باخەکان دەکەی بە چاومدا و لەم غوربەتی بێ ئەویەدا خۆتەکەی بە نیشتیمانم لە باوەش مەگریت و بە هەستی نامۆیت ئەم کەیتە مروارێکی غوربەت خۆت گێلەکەی لەوەی من و تۆ هەرگیز ئاشتنین هەرگیز کۆ نابینەوە لەسەر و سفرەی خۆراکێکی لەسەر نییە بە قەترە خوێنەکانی ئەوێ سوێر نەکرابێت دەسا بە گێژەڵۆکەیەکت بڵێ بابم باتۆ بۆ بناری چیایەک ڕایەڵی ڕۆحمی لێ نێژراوە پێی بڵێ بابم باتۆ بۆ دەڤەری نەبوو بە مۆزەخانەی تەزبیحە قەزوانەکانی کڵاشە پەڕۆیەکانی لەسەر شەقام فڕێداوە و بە پێخاوسی لە ناو زەریای تیمساحەکان مەلە دەکات قاتە کوردیە شاڵەکەی بردۆتەوە بە بەرگدرۆکەی بۆیە گۆڕێ بە شۆرت و تیشێرتی مەلا بورکانێکت بانگ بکە باگەڕی دڵم تێکەڵ بە تینی بکەم
لەگەڵ یا هەرچیم چنیوەتەوە لە پەناو پاساریەکانت لە نەخشی سەر منارە و کۆشکەکانت لە تۆی گوڵ و داری بەردار و بێبەرەکانت لە درێژی شەقام و تونێلەکانت لە وێزگەی پاس و شەمەندەفەرەکانت لە نەخشی سەر دیوار و مۆزەخانەکانت لە ڕێخستنی خوێندنگە و نەخۆشخانەکانت لە پرۆسەی خوێندن و کارگەکانت دەیان بەمەوە بۆ ئەو نیشتیمانی پێنووسەکەی حاموڕابی لێ هەڵنەگیرە لەوێ هەرچی مایکرۆفۆنەکان هێدایانەگرم خانۆ سێقاتەکانەکەم بە باخچە بۆ ئۆکسجینەوە ستاوەکان ئەم گێژەڵوکەی ڕقەمە بەخشمەوە ئەی خەمە بری مێخەک و قەزوان و داری مێوەکان پرچی سپی شاژنە هۆنمەوە بە پەیژە بۆ حەوتەبەقەی ئاسمان کلکی تاوسە سوتاوەکانی پیاسەرەخەم تا پلە بە پلە سەرکەون بۆ گەیشتن بە حەوتەبەقەی ئاسمان بچنە ئینجانەیەک لەوێ بە بریسکە و لەرەی ئازارەکانی جەستەی بەجێماویان بیلەرزێنن هەموو ئاسمان پەڕی گوڵاڵە سوورە سیس و وەریوەکانەکەم بە باوەشێن بۆ شوێنپێی کۆترە سپێدان خۆشەکان بناری چیاکە گەیەن مەلووتکەکەی و دەریاکە ئەبەمە ئەوێ هەناسە تۆراوەکان بۆ لووتکەیەدا دەسوڕێنمەوە و ڕێگە نایەم چیتر مێرولەکان هەڵگەڕێن بە گردە بەرزەکاندا لە یەک بەیەکی ویزگەی چرپەکان سۆراغەکەم نرکەی پانۆراماکەم ئەگەیەنمە باخە و شکەڵاتۆکان پەرداخێک شەراب ئەڕژێنم بەسەر ئەو بەردە چەقیوەی لێ نابێتەوە لە چاوەڕوانی و جوڵانی پەنجەگەورەی لەسەر خونچەی گۆڵەباخە سیسەکانی تەسبیحەکەی بە هەموو قوڕگی خۆم بەرزتر لە دەنگی منارەکانیان فو دەکەم بە ئیمامی تەسبیحەکەیدا و بە هەمویان ئەڵم جەژنتان پیرۆز. بەڵێ دەستەکانە خۆش بە زۆر سپاسەکەین. ئازیزان لەگەڵمان نابن ئێمە ناڕۆین هەر لە لایڤین بەڵام برگەی دووەممان دەست پێکاو ئەڕۆین بۆ ڕێکلام دوا کۆتایی و دوا قسەی میوانەکان مەکەین اینجا ببەخشن کاکاروانگیان زۆر سپاس بۆ هاتنت خۆشحاڵ بووین کە میوانداری ئەمەت قبول کرد دواوتەتان چییە؟ من جارێکتر زۆر سپاس دەکەم سپاسی ئەو بەڕێز و بینەرانەکەم کە لە ڕێگەی پێچەکەتانەوە ئێمە بینی دەستخۆشید لێ یەکەم کارێکی جوانە ئەوە و بەڕاستی منیش خۆشحاڵ بووم کە توانیمان لە ڕێگەی ئەم سوۆشیال میدیا ئێمەش ئیسفادەمان لە تەکنۆلۆژیا کرد لە ڕێگەی سوۆشیال میدیاوە توانیمان کۆمەڵێک چیرۆک و هینی خۆمان بژێڕینەوە و زیاتر خۆشحاڵ بووم کە لەگەڵ کاک حاکم و قەدە و کڵاوەدا ناکەنی ئەڵەمە و کڵاوداکەن ئەڵێ آخر نبینم لەگەڵ خوشکی عزیزیشم بەڕاستی و دەورەی دووەمیش هەڵبەتە برادرانی تر خۆشحاڵم ناویان نابم ئەوە نهێنیە ئەوە نهێنیە بەس دەستان خۆش بێ هیوای بەردەوامیتان بۆ خوازم زۆر سپاس. ڕۆین بۆ ڕێکلام و ئەگەڕێنەوە تکایە جێمان نهێڵن. گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. شێخ مححمودی حەفید داوێتی بە باوکم تەمەڵی خۆشەویستەکە بابە لە ئێمە دڵنیابە زۆر ڕاستە لەوێ کراوەچی خۆشەویستە کە بسەدا سوودێکیان ئەسووتێنێ و ئەتبرژێنێ بیری نیشتیمانەکە ئەوەندە عاشقی کوردستانە بین و نیشتیمانەبی بەڵێ هونەرمەندێکی ئەنتەرناشناڵیە خۆشبەختانە ئەم کتێبم بەرچاوکەوت دوێنێ تا درەنگ چاوەڕێم کردی دەڵێن هونەر ئاوێنەیە بۆ ناسینی کۆمەڵگە وازان دراما هەرێمی ڕەمەزان بێت هۆکاری نەبوونی سینەمای مناڵ چیە لە باشوور حکومەتی کوردستان سینگتانکی نییە دەستگای توژینەوەی نییە ئایا سینەمای کوردیمان هەیە یاخود فیلمی کوردیمان هەیە کورد سینەما هەیە و ئەشتوانم ئیسپاتیکە سلەیمانی ئەی دڵاکەی کوردی زین و